بەڵێ دەچمە لای میوانەکەم دکتۆر محەممەد بازیانی ڕێخەری گشتی بزافی چاکسازی و گەشە. دکتۆر ئەم کاتتان باش وەک لە گرافیکەکەش ئاماژەمان پێکرد لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر گروپە چەکدارەکان زیاد بوون. هۆکاری ئەمە چییە؟ سەرەتا بەناوی خوا سوپاس بۆ بەڕێستان و بە بینەرانی بەڕێستان. لە ڕاستیدا ڕووداوەکانی 11 سپتەمبەر 2021 حقیقەتەن وەرچەرخانێک بوو. ئەو وەرچەرخانێکی گرنگ بوو لە مێژووی هەموو دنیاە. توانین بڵین وەکو با بڵین کاتێکی فاسیل بوو لە بینی دوو مەرحلە و قۆناغێکی پێش 11 سپتەمبەر و قۆناغێکیش دوای 11 سپتەمبەر. پاش تێپەڕبوونی 21 ساڵ سەر ئەو ڕووداوانەیە کە لە 2001 کە ڕوویدا، لە ڕاستیدا کۆمەڵی گۆڕانکاری گۆڕا زەرمەندی گەورە بە حقیقەتەن لەو گۆڕانکاریانە با بڵین بانخوازە ئیسلامیەکان بوون و لە هەمان وەختە ئەو ڕێکخراوە خێرخوازی ئیسلامیانە بوو کە تەشەنەی کردبوو لە ئەوروپا و لە ئەمریکا و لە هەموو وڵاتانی دنیا کە زۆر لە بیرمەندان و ستراتیژوانانی ئەمریکا و ئەوروپا ئیشارەتیان بەوا کرد ئەگەر بێت و بەو شێوازە بڕوە ئەوروپا و ئەمریکا زۆربەی زۆری دەچێتە ناو ئیسلامەوە و مسلمانان زۆر دەبێ. بۆیە وەکو لە راپۆرتەکەی ئیشارەتتان کردیان لە مقابلەکەی جەناوتان لەگەڵ نوێنەری جمهوری ئیسلامی بوو یانەوە تا لەگەڵ کەسایەتێک بوو نەمبینی من کە ئیشارەتی بەوە کرد ئەمە پیلانێک بوو بە فعلی کرا. بەڵام کۆمەڵە خەڵکیی توندڕەویش ڕاکێشرایە ناو ئەم معادلە سیاسیەوە بەڵگە و دەلیل لەسەرەوە یەک جوولەکە لە با بڵین سنتەریانەوە تا تەلاری بازرگانی ئەمریکا ئەو ڕۆژە ئۆتڵیان بوو لەو ڕۆژەیان نەکرا واتە یەک کەسێک لە جوولەکەیەک خوێن لە لوتیەوە نەهات یان بریندار نەبوو. ئەمە ئەتوانم بڵێم سیناریۆیەک بوو ئەمریکیەکان بە دەرەجەی یەکەم خودی خۆیان دایاننا بۆ ئەوەی بە فعلی ئەو تەماحەیەک هەیەە لە عالەمی ئیسلامیە و ئەو ڕژێمانە بگۆڕن کە مەقسەدیانە و خۆیان باڵا دەست بن لەوەیە و هەر خۆشیان بەدید و بۆچوونی ئێمە تەژجێی ئەو کۆمەڵە توندڕەوایان کرد کە لە ناو ئەمریکاوە دەرچن لە ناو هەموو وڵاتانی ئەوروپاوە دەرچن با بڵین بە زمانی حاڵی خۆیان ئەو با بڵین توندڕەوانە هیجرەتکەن بێنە عێراق و بێنە ئەوغانستان و بێنە شوێنەکانی کە بۆیە ئەتوانم بڵێم بە دەرەجەی یەکەم فێڵێک بوو کە کرا ستراتیژیەتێک بوو کە بۆ ئەوی ئەو حاڵەتی نەهبە و ڕابوونە ئیسلامیە گەورەیە کە لە ئەوروپا و لە ڕۆژهەڵات و لە هەموو شوێنەکانە هەبوو هەر کەسێک ئەگەر بە ناوی ئیسلامەوە کار بکە بە توتیژ لە قەڵم بدرێ بە تیرۆریزم لە قەڵم بدرێ. تەنانەت لە یەکەم بانگەشەی سەرۆکی ئەمریکایە بۆشی کوڕ ئاشکرا ئیشارەتی بە یەک مەسئلە کرد وتی ئەوە جارێکی کە شەڕی سەلیبیەت و خاشپەرستیەت دەستی پێکردەوە واتە ئەمە بەڵگە و دەلیل بوو لەسەر ئەوەی نەک لەگەڵ تەنها کۆمەڵێکی توندڕەوی با بڵین بەناو ئیسلامەوە ئەو کارەکراوە بەڵکو بە ئاشکراوەی لە ناو دڵ و دەرونیان نابوو بە نەزانی خۆی ئیشارەتی پێکرد جارێکی کە شەڕێکی سەلیبی لە بینی مسلمان و لە بینی مەسیحێتە دروست بوو ئەو دەستی ئەمریکان ڕێکخراوانەی کە ئێستا توندوتیژی ئەکەن دروست بوونە تەماشای ئەگەر ڕێگ و ڕیشاڵێکیان دەکەین دەستێکی مخابەڕاتی عالەمی لە پشتەوەیە دەستێکی مخابەڕاتی عالەمی لە پشتەوەیەتی بۆ ئەوەی تەشویهی ئیسلام و مسلمانان کە لە کاتێکە ئیسلام هەر وشەکەی ئیسلام و سەلام ئەوە هەمووی متەڕادیفاتی ئاشتیە. ئیسلام بۆ ئاشتی هاتووە و بۆ بەرقەراری ئاشتی هاتووە. بەڵگە و دەلیش ئێستا زۆربەی سجنەکانی ئەمریکا دوعاکە داعیەکانی ئیسلام دەچنە نایەوە خەڵکیی زۆر مسلمانە بێ کێشەکانی ناوچەکانی ئەمریکا. بەڵام ئەو گروپانە کە ئۆتۆڵی لە ژێر ناوی گروپی ئیسلامی دروست کراون دەستی استخباراتیان لە پشتە شەڕیەوان لەکوێ شەڕیان هە لە نێو وڵاتە ئیسلامیەکانە ئێجا بۆ گەرمانە خۆیان ئیسلامین بۆ شەڕی وڵاتە ئیسلامیەکانی شەکەن بۆ شەڕی وڵاتێکی ئەلمانی ناکەن. ئەداخرەوەیە ئەوە بەڵگە و دەلیلە ئەوە بەڵگە و دەلیلە لەسەر قسەکەی من کە ئەم گروپانە کە دروست بووە بۆ ئەوە دروست بووە کە وڵاتی ئیسلامیەکان وێران بکەن. بەڵگە و دەلیلەکە ئەوەیە
ئەمریکا تاکو هجومی بۆ ئەفغانستان نەکردبوو ئەو حاڵەتە دروست نەبوو بوو. ئەمە یەک. ئەمریکا هەتا پێش وەخت هجومی نەکردبوو، هێرشی نەکرد بۆ کوردستان و بۆ عێراق، هیچ تیمێکی تیرۆریستی ئەو تۆ نەبوو لە ئارایە، بەڵکو هەندێک تیمی تروریستی بوو کە گروپی زۆر بچووک بوو کە تیم بوو، ینی گروپی بچووک بوو. بەڵام دوای ئەوە تەماشاکەین داعش هەر خۆی ئەمریکا مەجای پێیاندا لەگەڵ هەندێک جیهاتی سیاسی کە متهمن ئێستا لە مەحاکمی عێراقیە کە ئەوانە دەستیان بووە کە داعش جارێکی هاتوتەوە بە 110 کەس چۆن شارێکی وەکو مووسڵ ئەگۆڕێ لە کاتێکە ئەو هەموو حەضارەتەی کە هی مووسڵە هی مەنتەقەی ئاشوورەکانە هی حەضارەتی ئیسلامیە هەموو تێک و پێک درا. کێ تێکیدا؟ داعش تێکیدا. داعش بۆ تێکیدا؟ ئەوە مەسئلە گەلێکە. واتە تا ئێستا عالەمی ئیسلامی بەدەستی ئەو گروپانەی کە دەستی مخابڕاتی لە پشتەوەیە دەناڵێنێ و هەر خۆشیان باوەسی خۆیان داعش ئەجولێنن. بەڵگە و دەلیلمان ئێستا داعش لەکوێیە؟ کانێ داعش کاتی ئەجولێن درێتەوە کە ئەمریکا و ئەوروپا کۆمەڵ لە مەسائل و هەدەف و ئامانجێکیان ئەیان جولێنەوە. بڵێن ئەو گروپانە ئەو گروپات چۆن ڕەوانە لە جیهانە دروستکردان بۆ ناشرینکردنی ئیسلام. دینی سەلامە، دینی ئاشتیە. بەڵێ بۆ ناشرینکردنی ئیسلام چونکە چه سوودێکی بۆ ئیسلام بوو کە ئیسلام هات بە شمشێر. پێغەمبەر فەرمیێ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کاتێ ئەو هەموو خەڵکە قوڕەیشیە کە نەیانێ هێژ بانگەوازی ئیسلام بگەێنێتە خەڵکەکەیان عەزاب ئەدا کە کاتی هاتن شەڕیان کرد لە شەڕی بەدرە کە حتا خوای تبارك وتعالى فەرمێ خوای تبارك وتعالى فەرمێ تەوەدون ئەن غەیرە ذاتی شەوکەتی تەکون لەکم. خوای تبارك وتعالى دڵی مسلمانانی دەخێندەوە دەیوت ئێوازانم حەز لە شەڕ ناکەن، بەس حەستانەوە کرد تۆڵەی خۆتان بسنەوە ئەو هەموو ماڵ و موڵکەکتان داگیرکرا تیجارەتەکەی ئەوان با بڵێن بگرن و تەوزیعی کەن لەسەر ئەو خەڵکان ڕەش و ڕوتەی کە خەتانە. بەڵام خوای تبارك وتعالى خۆی ئەو شەڕی نزیک کردەوە لێتان بەوەی سەرکەون بەسەریانە فعلا سەرکەوتن بەسەریانە ئەوە بوو لوتیان شکا. بۆیە پێغەمبەری نازدارەی فەرموو یا وەیح قوڕەیش لەقەد ئەهلەکەتهم الحەرب، ئەی فەرموو قوڕ بەسەری بۆ قوڕەیشەکان بێ. حەرب و شەڕ وای لێ کردوونە کە قوڕ بەسەری کردوونە ما ضرهم لو خلوا بيني وبين الناس. چیان بەسەر دێ ئەگەر بێت و بینی من و ئەو خەڵکە من بانگەوازی خۆم کەم و خەڵکە وەری نەگرتووە. پێغەمبەر دائیمەن تەئکیدێکی لەسەر ئاشتی و ئاشتەوایی بۆیە بەڵگە و دەلیلی لەسەر ئەوە کە فەتحی مەکە کراوایان تەسەوور کرد هەمویان سەر ئەبڕێ کە کاتی ئەوان خەڵکەکانی ئەوانیان سەر ئەبڕی تەعزیبیانە کرد. فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء، ئەوەی لە ماڵەکەی خۆی بێ ئازادە، ئەوەی بچێتە کەعبە ئازادە، ئەوەی بچێتە ماڵی ئەبوو سوفیان کە گەورەی قوڕەیشەکان بوو کە ئەزێت و ئازاری مسلمانەدا فەرمووی ئەوە هەمووی ئەمینن و سەلامەتن. فەرموویان تەسەورەکەن چیتان لێ بکەم؟ وتیان تۆ کوڕی برای ئێمەی و کوڕی مامی ئێمەیت و ئامۆزای ئێمە. فەرمووی فەذهبوا فأنتم الطلقاء، بڕۆنێەوە ئازادن بچنەوە ماڵەکانی خۆتان. زۆرشی لێ نەکردن کە بێنە ناو ئیسلامەوە. بەڵام شەڕەکەیان چ بۆچنێکە تێ سەبارەت خوای تبارك وتعالى بۆچوونی لە قورئانە ئەفریقەی وڵاتانی کەندا و بەرامبەر بە ئاشتی کردووە، 4 جار باسی جەنگی کردووە. بەڵام پێتان وایە وڵاتانی کەندا و وڵاتانی ئیسلامی هەڵسوکەوتیان چۆن بوو لەم پرسە؟ بۆچوونیان چۆن بوو لەم پرسە؟ وڵاتانی کەندا و ئێمە لەگەڵ احترام و زۆرمان بۆ خەڵکی دانیشتوانی ئەزانین لە فەلەکی ئەمریکا و ئەوروپا دەجولێنەوە. ئەمریکا شتێکیان پێ بڵێن ناتوانن بڵێن لەل ناتوانن بکەن. ئەوە تا عەرەبستانی سعودیە، ئەوە تا ئیماراتە، ئەوە تا ئەو وڵاتانەی کە هەیە کاتێک کە ئەمریکا دێ ئەمریکا بۆ ئەوەیەکی بۆ دروستکردوونە، شەیطانێکی گەورەی بۆ دروستکردوونە لە نەزەری خەڵکا وای لێکردوونە کە ئێران جمهوری ئیسلامی ئێران هەمویان قوت ئەدا، ئەمەی وا لێ کردووە بۆ ئەوەی کە ئەوان بدۆشێت. ئێستا محەممەد بن سەلمان چی پێبووترێ بێ بیکە؟ ئیمارات چیان پێبووترێ بێ بیکەن؟ ئەسڵەن ئەو شەڕانە هەمووی زۆری بەپارێ ئەوان کرا. لەبەر ئەوە ئەوان دەسەڵاتی خۆیان نییە و ترسێک خراوەتە دڵیانەوە کە ئێران ئەیان خوا و قوتیان ئەدا. لەبەر ئەوە مەجبورن بە هەموو شێوازێک پاڵپشتی ئەمریکا ئەکەن. ئێستا ئەوان دەوریان زۆر خراپترە لە ئەمریکا. تەنانەت حتا ئەو وڵاتانەی بە دیموکراتێت و بە هەڵبژارنەکان دێن تەماشاکە ئینقلابەکەن بەسەریانە، وەکەوەی کە ئێستا مەتەلەن لە تورکیا کە ئینقلاب کرا لەسەریانە لە تەموزە، وەکەوەی کە لەسەر محەممەد مورسی کرا، وەکەوەی لە تونس دەکرێ،
وەکەوەی لە جەزائیر کرا وەکوی لە هەموو وڵاتانی دنیا کە بە دیموکراتێتەکەی غەرب خەڵک دێتە سەر حکم تەماشا دەکەی ئەوان بە ئاگر و بە ئاسن پاڵپشتی ئەو نیزامە خۆسە پێنارانە ئەکەن ئەو نیزامە ناکەن کە بە ئینقلاباتی عسکەری دێن ئەمە بەڵگە و دەلیلە لەسەر ئەوەی ئەوان ئیسراحەتیان نایە بۆ عالەمی ئیسلامی دەیانەوێ هەموو خێر و بێرەکەی برن و شەڕشۆر لە ناو وڵاتی ئێمە عالەمی ئیسلامی بۆ خۆیان بخوانە ناسنەوە نەفام و نەزانیشەیە بە عقلێتێکی وشکەوە کە پێغەمبەرە فەرمی هەلەکە المتنطعون قیل ما المتنطعون قال المتشددون آخر خۆیان چێ دەسەڵاتەکان چێ ئەی بابڕێوە کۆمەڵە خەڵکی ئەی بابڕێوە لەسەر نەمەتی خۆیان دایانناوە بە ئینقلاب دایانناونەوە بە ئیستحقاق دانەندراونە بە ئینتخابات دانەندراونە کۆمەڵە خەڵکی هاتۆتە سەر حکم کە دەبینین یان ئینقلابێکی عسکەری کردووە یانەوە تا بە پاڵپشتێکی ئەمریکا و غەرب هاتووە بۆ ئەوی خەڵکەکە بچەوسێنێتەوە خەڵکەکان هەمووی لە ناو سجنا بێ قەڵاچۆی خەڵکەکانی خۆی کا بەڵام کە کاتی ئەمریکا و ئەوروپا دێ تەماشا دەکەی ئەڵێن سەمعان وەطاعەتەن ئێوە چیمان پێڵێن ئێمە ئەوە جێبەجێکەین تەنانەت حتا منهەجەکانی خوێندنیش وا دەگۆڕن لە وڵاتی ئیسلامیە ئەیکەنە منهەجێکی غەرب زەدە تەنانەت علاقات و ئیجتیماعی کۆمەڵایەتی ئەو میلەتانەش نایڵن وەکو ئەوی لە هەموو وڵاتانی ئیسلامیە هەیە دەبێ بچنە غەرب زەدە نەک غەرب زەدە بە دیموکراتێتەکەی بەڵکو غەرب زەدە بە لاسایەکەی بە شتە خراپەکانی بە فاحیشەکەی بەوەی بەڵام نەک وەکو موئەسەساتی کار بکەن حەز ناکەن هەر وڵاتێ لە وڵاتی ئیسلامیە موئەسەساتی تێدا بۆ ئەو موئەسەساتانە نەمێنێ بێ ئینقلاب بکەن کابرایەکی متەسەڵیت بێنن هەرچی ئەو شتانەی کە دوێنێش کراوە وێرانی کەن عێراق لەژێر ڕچێوی ڕژێمێکی وەکو سەدام حوسێنە تاغیەکی وەکو سەدام حوسێن حاڵی باشتر بوو لە ئێستا حاڵی زۆر باشتر بوو ئێستا چیتە بەغاز نازانی لەگەڵ چێ قسە بکەی ئەو زانی لەگەڵ چێ قسە بکەی بەڵام ئێستا نازانی 100 کەس خۆی بە خاوەنی عێراق دەزانی وەکەوەی کە ئێستا لە بەغا ڕوئەدا جەنابتان ئاگادارن ئەوە تا چەندێکە ئینتیخابات کراوە بە دیموکراتیەت وانە کانێ حکومەتێ تەشکیل بووە کەسی اعترابەوەکەی کە ناکە میلیشیات حکمی هەموو دنیا ئەکا ئەوانیانێ لە عالەمی ئیسلامیە ئەوها بێ ئەفغانستانێک کە داگیریان کرد ئەمریکا چەند ساڵ لەوەیە بوون ئەو هەموو زەرەرەی کرد پاشانیش ئینسیحابی کرد تێدا ئێستا نایەنێ ئیسراحەتکەن تالیب هینیان ناوردۆ داعشیان ناوردۆ دژ بە تالیبان بەڵام لە سەردەمی سەدام حوسێن نیشانە بوو نیوەی عێراقیەکان جیا خوارد بوو بەدەستێ و دەفرۆتونایەکردن ئەیبەنە سوودان لە سوودان هەڵیەگرن ئەیبەنە میسر لە میسر ئەمە قادەکانیان قادەکانی داعش چەند قیادەی داعشمان بینی محکەمە بکرێن محکەمەیەکی عەلەنی وەکۆی سەدام حوسێن کران نییە بۆ تەنانەت ڕەمزەکانیانە کە ئیشیان پێیان نامێنەیەکی چیکایێنن بەڵام هەر لە ژێردەستی ئەو سەدام حوسێنە نەبوو کە تۆ باسیەکەی کورد و شیعە چەوسێنرانەوە لە ناوبران ئەمر فڵانەمە نامووی مابێتن جێی باشیان بۆ داناوە ئەولە چەوسێنانەوە من خۆ دیفاع لە سەدام حوسێن ناکەم من هەموو ژیانم دژی سەدام حوسێن بووم بە لاس ساڵی هەشتا و من دەرچوومەتە دەرەوە هەر مناڵێکم لە وڵاتی لە دایک بوون لە دژی سەدام حوسێن بووم بەڵام سەردەمی سەدام حوسێن ئەزانی لەگەڵ چیا قسە بکەی بەڵام ئێستا ئەزانی لەگەڵ چیا قسە بکەی نازانی لەگەڵ چیا قسە بکەی مشکلەیەک دەبێ کەسێکت ئەڕفێندرێ کەسێکت تیرۆر ئەکرێ کەسێکت ئەکوژرێ نازانی بەچێ بڵێ نازانی بڵێ فلان گروپە لە عێراقا نازانی چێ و چێ نییە دوێنێک ئەزانی باشکرا سژنیە کرد ئێمە 17 کەس لە عایلەی ئێمە 17 کەس عیدام کرا مەیتەکانیان دیار بوو ئەمە 1 2 3 4 5 6 بەڵام لە ئەنفالا 27 کەس برادر و دۆستەکانی من لە کە لە ئەنفالا بووین 28 کەسیان زینە بە چاڵکرا نەمانزانی واتە ئەمە حاڵەتێکە نیزامە زاڵم و تاغیەکان ئەمە ئەکەن بەڵام ئێستا ئەو وەختە شێوازێ لە موئەسەساتی هەبوو کابرا 17 ساڵ بۆی کرد بە 18 ساڵ و عیدامیە کرد بەڵام ئێستا عیدامیەکا و کەسیش ئاگای لێ نییە بەڕێز دکتۆر محەممەد بازیانی ڕێخەری گشتی بزافی چاکسازی و گەشە لەو لێرە لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداریتە